تایبەت پێشکەشێکم بە کەناڵی 964 و هەموو دایکانی دنیا بەدەنگی ئەژدەرۆهوی دەچێ دەیوانیە ئەم گەنجە دەنگخۆشە ڕێنوز نەریمانە و 27 ساڵ تەمەنێتی و خاڵکی سلێمانیە دانیشتووی بەریتانیە لە منداڵیەوە حەزی بە هونەری گۆرانی وتن بووە و لە ناو سۆشیال میدیا بەشێک لە فانەکانی بە هاوشێوەی دەنگی هونەرمەند ئەژدەرۆهوی ناوی دەبن. ڕاستی من مامۆستا ئەژدەرۆهویم زۆر خۆشەوێ هەر لە مناڵیەوە یەک دنیا یادگاری مێ لەگە گۆرانیەکانی هیوادارم بەردەوام بێت و تەمەنی درێژ بێت و بمێنێ بۆمان بەڵێ جێگەی شانازیە بۆ من گۆرانی ئەو زۆر ئەڵێمەوە زۆریشم حەز دێ و هیوادارم بکەوێتە بەرگوێ ڕۆژێک و تاکو ڕای خۆی لە دەسەر دەنگم بڵێ. ڕێنووس بۆ 964 وتی کارەکانم زیاتر بۆ خۆم و بە شانازی و گۆرانی هونەرمەندان دەڵێمەوە ئێمە ئەو هەموو ئەدا جوان و هونەرمەندە دەنگ خۆشەمان هەیە گرنگە بە شێوازێکی باشتر بیخێنەوە ناو خەڵک. ڕێنووس خاوەنی یەک بەرهەمی خۆیەتی بە ناوی لێلی پێشی وتین لە پلانیدا بگەڕێتەوە کوردستان و بەرهەمێکی نوێ بڵاو بکاتەوە. ئەم سەفارە شێتماکە ئەم سەفارە شێتماکە یاری